دابەشنەکردنی دەرمانی پێویستی قەڵاچۆکردنی زیندەوەرانی زیان بەخش بە خاک و کوشت و کاڵ بۆتە هۆی بڵاوبوونەوەی جۆرە کرمێک کە بە کرمی کێڵگەی گەنم ناسراوە و ئەم ساڵیش لە زەویە کوشت و کاڵەکانی شارە زۆر هەستی پێدەکرێت. ساڵ یەکەم کە گەڕەکان دانرا لە ژێر زەوی تەبان ئەمە لە مانگی 5 بۆ 6 بە پێی وتەی ئەندازیارێکی کوشت و کاڵی لە ئێستادا ڕێژەی بڵاوبوونەوەی ئەو جۆرە زیندەوەرە زیان بەخشە بە ڕێژەیەکی مام ناوەندا، بەڵام ئەگەر بێت و چارەسەری خێرای بۆ نەکرێت ئەوە ساڵانی داهاتوو گەرای زیاتر لە خاکدا جێدەهێڵێت و ژمارەیان زۆر زیاتر دەبێت. ئێمە ساڵانی ڕابردوو ئەم کرمە بوونی بوو بە ڕێژەیەکی بەرچاو ئەم کرمە بوو لە سنوورەکەمانەوە توانیمان چارەسەرێکی باشی بۆ بکەین. ئەوش قەرکەرێکمان لەلایەن وەزارەت و بۆ دابین کرابوو لە مدیرێتی بەڕێوەبەری گشتیەوە بۆمان هات بێوتە داهێزینەوە لە 100 ئەم داهێزینە ساڵ یەکەم بە خۆڕایی بەبێ بەرامبەر تەوزیعمان بەسەر داواشمان بەسەر جوتیارەکانە. ساڵی ئایندە بە نسبەتێکی کەم کیلۆیەکی بە 1750 دیناردا بەشمان کرد بەسەر فەلاحەکانە. توانیمان بە تەواوی بنەبڕ بکرێ بە شێوەیەکی باش، بەڵام چەند ساڵێکە بەهۆی قەرانی داراییوە ئەو قەرکەرەمان تا ئێستا بەدەست نەگەوێت 2 ساڵێکەوە ئێستا هەندیسان کرمەکە سەری هەڵداوەتەوە جاری دووەم پیا بەڵام بە شێوەیەکی مامناوەن تقریبا بوونی هەیە، بەڵام بۆ شێوە گەورە نییە کە بڵێن ئەبێت هۆی لە ناوبنی هەموو گەنم. مەترسی هەیە دەبێت و معالەجە نەکرێت چارەسەری خێرا نەکرێت ئەوە تەشنە بکات. بەڵێ مەتری هەیە ئەم کرمە قابلی زیادبوونە و بۆ ساڵی ئایندە ڕێژەیەکی زۆر زیاتر لەوە زیاد دەکات. بەڕێوەبەری کوشت و کاڵی قەزای شارە زوریش دەڵێ لە گوندەکانی بێسەڵمێن و تەپی کەرەم و دەشتەکانی سەر بە قەزای سەی سادق لەم ساڵدا هەواڵی بڵاوبوونەوەی ئەو زیندەوەرە زیان بەخشیان پێگەیشتووە. دەسەکە بەخوادی گەنم لە قۆناغی کۆرپەیە خوادی ڕێگی گەنم لە قۆناغی کۆرپەیە وەوای لەکە کە ئەو گەرمە بەتواتی سیسە بێت دوای وشیشە بێ کاتۆ سەری پەڵە گەرمیەکەی زانی وەک وایە خۆر بردبێتی ینی وای لێ کردووە. زۆر جا جوتیارەکان زیانی وادا جوتیار ناچارە بێت کەوا سەر لە نوێ تۆ داشێنێتەوە ینی زەوی بچێڵێتەوە. ئەم کرمە سوڕیشی ینی 2 ساڵە، ساڵی یەکەم لە مانگەکانی ئایار و حوزەیراندا گەرا دادەنێت، ساڵی دووەم لە کاتی بارانبارین و تۆ چاندندا بڵاو دەبێتەوە، بەڵام نایەتە سەرزەوی و لە چینی خوارەوە دەمێنێتەوە و زیان بە تۆ و بە پیتی خاکەکە دەگەێنێت، چونکە خواردنی ئەو مێرووە تۆ و ئەو سەوزیە کە لە خاکەکەەوە شین دەبێت. وشیار محەممەد کەناڵی ئاسمانی پەیام قەزای شارە زۆر.